پرسی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا و پرسی پەیوەست بە بودجە و موچەی خەڵکی کوردستان گفتوگۆکەینە. بەغدا چی لە هەرێمی کوردستان دەوێت و ئەوە چیە داوای لە هەرێمی کوردستان دەکا کە هەرێم پێوەی پابەند نەبووە؟ هەرێمی کوردستان دەتوانێت چی بکە؟ ئەم جەدەلە تاکەی بەردەوام دەبێت. گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر کامەران قادر بەڕێزیان پسپۆڕی ئابوورین. دکتۆر سڵاو لێ بەبیانیت باش. سڵاو لێ وش بینارە بەخێراتی سەرچاو. دکتۆر بەغدا چی لە هەرێمی کوردستان دەوێت؟ بەڕاستی ئەم کێشمە تەنها لە چوارچەوەی ئەوەن لە چوارچەوەی بودجەدا خۆی ناگرێتەوە. بەڕاستی لە چوارچەوەی دەسەڵاتەکانی حکومەتی ئیتیحادی بۆ کۆی گشتی کایە ئابوووریەکان خۆی ئەبینێتەوە. بەڵام ڕاستەخۆ حکومەتی ئیتیحادی بە ڕایگشتی ناڵێ من ئەوەمەوێت مەسەڵەن یەکێک لەو شتانی کە ئەوەیە کە ئەبێت چاودێریکی وردی لە ڕووی ئابوووریەوە چاودێریکی وردی سنوورەکان بکات، واتە چاودێریکی وردی گومرگەکان یاریمی کوردستان کە بەڵام ڕاستەخۆ ڕەنگە پێ نەڵە ڕەنگە لە کۆبوونەکەی باسکرابێت. ئەمە بەچی داوای ئەوە ئەکا بە فشارێکی ئابووری بە فشار ئابوووریەکە چییە؟ مەسەلەن ئەو حسڵەیە کە تۆ هەتە یعنی مەسائلی یاسا بڵێ لە بودجەیان وسراوە و یاسا وایە و ئەبێ یاسا جێبەجێ بکرێ شتانە لە نە هەرێمی کوردستان جێبەجێکان عێراقی جێبەجێ پێشتریش عێراق داوای ئەوەی کردی تۆ نەوت بنێنە دەرەوە نەودوانەمەکە ئەمە هەموو پەیوەندیە بە حکومەتی ئیتیحادی و حکومەتی ئیتیحادی ئیتفاقی لەگەڵ کۆمپانیا نەوتەکانە ئەکات تۆمەیکەوەی کرد لەبەرکە حکومەتی ئیتیحادی زۆر ضعیف بووە لە حکومەتی ئیتیحادی بەهۆی ئەوەی کە ئەمریکا پشگیریکی زۆری ئەکات لە یعنی وا با بڵین هەیمەنەیەکی زیاتری هەیە لەبەرەوە یە بیانوپی ئەگرێ مەسەلەن بێڵێ ئەوە بکەی ئەوە بکەی ئەگەر ئەوانەی کە ئەوڵێ بیکەی یعنی هەرێمی کوردستان هەڵەبەشێتەوە هەڵوەشانەوەی ئەوە نا لە ڕووی ئیداریەوە لە ڕووی ئابووریەوە چونکە بوعدە ئابووریەکە زۆر لە بوعدەکانی تر گرنگتر. واتە بەغدا هەڵوەشانەوەی هەرێمی کوردستانی دەوێت لە ڕووی ئیداریەوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی ئابووریەوە واتە لەم خۆناغەدا ڕەنگە لە ڕووی ئابووریەوە ڕەنگە بۆ خۆناغێکی ئایندەتر بالضبط لە ڕووی عسکەریەوە هەبێ. بەڵێ قۆناغێکم لە ڕووی ئابووریەوە لە چەند ساڵی داهاتوو لە ڕووی عسکەریەوە جوڵەی بڵین لای ئێمە پێڵین پێشمەرگە لەوێ پێڵەن سوپات دیارە جوڵەی پێشمەرگە بەدەست ئەو بێت ڕەنگە لە مستەقبەلا وای لێت یعنی جوڵەی پێشمەرگە و ڕێخستنی پێشمەرگە و دابشکردنی پێشمەرگە بەدەست ئەو بێ لە ناوچەکانە ئەو کاتە جوڵەی پێشمەرگە ئەمە نەگشتێکەتی بەڵام ئەوەی ئێستا تی کەوتین شتێکی ترە ئەوەی کە ئێستا تی کەوتین بۆ شۆرت تێرمەواتە بۆ ماوە کورتە بۆ ماوە درێژە کوتم بوعدا ئابووریەکە و بوعدا عسکەرەکە وەرەگرێت بۆ ماوە کورت ئەوەیە یەت ئەڵێت تۆ قەرزاری بانکی TBI دەبێت TBI بێتەوە TBI باشەوە بەشێکی TBI مان نایەوە ئەڵێ مەسەلەن لە بودجە ئاخر ئێمە فعلا تریلیۆنێک و 400 ملیارد دلار دینارمان دەستەکەوێت یعنی حسە ئێمە ئەوەنەیە حسە یاریمی کوردستان ئەوەنەیە تریلیۆنێک و 400 بەڵام ئەم تریلیۆن 400 دوای ئەوەی کە بودجە بە 198 ملیارد دلار بە 198 تریلیۆن دینار جێبەجێ ئەکرێت بەڵام بودجە بە 198 تریلیۆن دینار جێبەجێ ناکرێت بە 133 تریلیۆن دینار جێبەجێ ئەکرێت چونکە حکومەتی عێراقی خۆشی کورتێنانەکە ناتوانێت پڕکاتەوە هەر ناتوانێت پڕی کاتەوە یعنی ئەو کورتێنانێکمانەیە لە 133 بۆ 198 ئەو کورتێنانە هەیە ئەگەرەوە پڕکاتەوە ئەبێ بەشی هەرێمی کوردستانیش بە بەڵام لێرە ئەگەر پڕیش کاتەوە بەشی هەرێمی کوردستان نایە بزانین بۆچی لەبەرەوەی کە ئەڵێ من نەوتم لە تۆ ئیسفادە نەکردووە 400,000 بەریملەکی کە ئەمەێ ئیسفادەم نەکردن نەم ناردۆتە دەرەوە بەس ڕەنگە تۆ پێی بڵیت ئێ باشە تۆ خۆت اتفاق لەگەڵ تورکیا نەکردووە ئەو ئەڵێت ئەو اتفاقی کە تورکیا ئەوێ بەڕاستی زۆزە کارەسات باترە کارەسات بارە کە لەگەڵ ئێوەیە کردوێتی چونکە بۆ کولفەی هەناردەکردنی نەوت زۆرە ئەمە خاڵێکم خاڵی دوم دیقەت بن حکومەتی عێراقی قەت داوای بیرەنەوتەکانی نەکردووە هین ئەو بەتایبەتیوانی هەرێمی کوردستان نەک ئەوانەی کە لە ناوچەی مەناطق متەنازع عەلەیهن لە ناوچەکانی مەڵێن زاخۆ ئەوانە قەت داوای نەکردووە کەس پرسیار ناکات بۆچی داوای ناکات لەبەرەوەی کە ئەو بیرەنەوتانە کاتێککە ئیتیفاقیان لەگەڵ DNO و شەریکەکانی تر کردووە بە یعنی بە پرۆدەکشن شەرینگ کۆنترا کردووانە واتە بە مەسە بە حەسە کردوانە نەک بە خزمەت گوزاری لە بەسڕە مثلەن بەرمینە نەوت 5 دلار یا 7 دلار بە خزمەت گوزاری تێچێت نەوت بە 100 دلاریش پێ و ئەوە وەرەگرێت بەڵام لە بیرەنەوتەکانی هەرێمی کوردستان هەیە بە حەسە وەریەگرێت بۆ نمونە لە سێ بەرمینە نەوت یا 25 دلار یا 30 دلار یا 20 دلار کە لە بەسڕە ئەوەی تێناچێت لە مادەی سیانزە یەکێک لە فەقەرەکانی پێم وایە فەقەرەی جیمە ئەڵێت حکومەتی ئیتیحادی ئەڵێ من کولفەی بەرهەمهێنانی نەوتی هەرێمی کوردستان هەیە بەس چەندێک بەقەت ئەو کولفەیەم کە لە بەسڕە پێێت کەواتە سۆمۆ بۆ هەر کۆمپانیایەکی تر خەرجێت بالضبط کەواتە ئەگەر حکومەتی عێراق ئەو پارە زۆرش بنێرێت ئێمە بەشێک لەو پارەی خۆمان بین بە کری کۆمپانیەکان چکەوە ئێمە 25 دلاری تێچێت ئەو 7 دلار تێچێت کەواتە هەموو بەرمینێک ئێمە ئەبێت 8 دلاری خۆمان لە پارەی خۆمان لە حەسەی خۆمان بیخێنە سەری حکومەتی عێراقی داواکە یعنی تۆ بە هەموو حاڵەتەکان
پارێکی زۆرە لە بەغاوە بۆ نایێت بە هەموو حتا گەر حکومەتی عراقی پارێکی زۆر بات ئەبێت تۆ بەشێک لەو پارەیە بێ بە کولفەی کۆمپانیاکان چکە تۆ 400,000 بەرمیلی بەرهەمهێنیت 400,000 بەرهەمەکە بەیانی کەمە 150,000 بۆ 200,000 بەرمیلینی ئەو بیرانن کە نزگەی 25 دلاری تێچێت کەواتە تۆ ئەبێت بایی 200,000 زەربی بڵین 80 دلار بکە یا 15 دلار بکە ئەوەنە لە حسەی خۆ بێ بە کۆمپانیاکە کەواتە بە هیچ بارێک لە هیچ بارودۆخێکە پارێکی زۆر بۆ هەرێمی کوردستان نایە و مادام حەجمی بڵێن فەرمانبەران و ئیتر ئەوەی مەعاشخۆران نەک با بڵێن ینی فەرمانبەران و با بڵێن موچەخۆران بە عام هەرەمووی ملیارێک و یا ملیۆنێک و 200,000 یا پێویستمان بە 900 ملیار دینارە تۆ لە هیچ بارێکە تۆ 900 ملیار دینارێ بۆ نایەت کەواتە تۆ ئێستا بەتەمایە 590 بۆ بنێرە لەو 590 پنجای TVI لێ دەرکە 540 دەکات 540 ڕێک نیواونی مەعاشە کەواتە لە هیچ بارێکە تۆ باردۆخی ئابووری باش نابێت ئەمە خاڵێکی تر ئەوەیە کە داوای داهاتی ناوخۆ ئەکات بە شەی مەقاسنە یعنی ئەم شتە زۆر گرنگە واتە مەقاسە چۆن بۆ نمونە حکومەتی هێرێ مەڵێ من داهاتی ناوخۆم ئەمانگە 100 ملیار دینارە ئەڵێ تۆ لەو لای ببڕە بەڵام حکومەتی عراقی وی نایە نەڵێ 100 ملیار دینارەکە بنێرەوە دوایی من ئەدەمەوە ئیلا بێ وابێت ئەبێ بێتەوە سنتەر هەمووی ئینجا جا من داهاتی گومرگەکان و داهاتی ناوخۆشی تایە داهاتی گومرگەکان حتمما هەمووی ئەبێ بچێتەوە بۆ دوایی لە 150 بۆ سەرفەکاتەوە و ئەوەی تریش کاچێتە بوجۆ یەتەوە لای تۆ بەڕاست باشە دکتۆر پێشتر لە بوجەیە ئەم زانیاریانە نەبوو دەمانبینی بە ڕۆژ و بە شەو ئەو ماوەیە ینی کرابوو بە هەڵا پارێکی زۆر دێت و ینی ئەستن ئایا لەسەر ئەو ڕێک کەوتون کە چی داهاتی فیدرالیە چی داهاتی ناوخۆیە چی داهاتی فیدرالیە سە بەغدا گەروابێت چی بێڵێ مەش داهاتی فیدرالیە طبعا زۆربەی هەر زۆری باس کراوە بەس لەگەڵ ڕێزمە پەرلەمانتارانی ئەمە دیارە دەرکیان پێ نەکردووە ئەگەناوی باس کراوە و زۆربەی هەر زۆری بە داهاتی اتحادی کراوە و توێتی نێوەی داهاتەکەی داهاتی گومرگی ئەدەمەوە فعلا ئەداتەوە یەکشتت زۆر گرنگەکە بەسەر پەرلەمانتارانە تێپەڕی من ئالم کورساتەیە یعنی سێ شەو لێرە بووین بۆ شیکارکردنی بودجە وەکوتم فقرەی مادەی سیانزە فقرەی جیم یەکێک لە فقرەکانی پێم وابێ فقرەی جیمە داوای کولفەی بەرهەمێنانی نەوت لە هەرێمی کوردستان عین کولفەی بەرهەمێنانی نەوتە لە بەسرە ئەمە بەڕاستی زۆر مشکلەی بۆ هەرێمی کوردستان تازە هەرێمی کوردستان عقدی لەگەڵ ئەو کۆمپانیانە کردووە بە پارێکی زۆر ئەمە خاڵێکم خاڵی دووەم ئەوەیە نەوت لە بەسرە نزیکترە لە ڕووی تەکنیکی و لە ڕووی استخراجیەوە نزیکتر ینی کولفەی بەرهەمێنانەکەی خۆی لە ڕاستی خۆیان کەمتری تێچێت بەڵام لە هەرێمی کوردستان نەوت لە قوڵایەکی زۆرایە کولفەیەکی زۆرتری تێچێت بەس طبعا نەک ئەو کولفەیەکە سە هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیاکانە ڕێکەوتووە ڕەنگە بەدەست حکومەتی عراقی بووە بە کولفەیەکی کەمتر بۆی ئەمانەی کرد 100% بەوەی کرد بەڵام بۆچی حکومەتی هەرێم ئەم پارە زۆرایە بە کۆمپانیەکان لەبەرەوەی کە بۆ ئەوەی کە ئەتراکتی بکە بۆ ئەوەی کە ڕایان کێشەوە لای خۆی لە ساڵانی 2012 ئەبوو شتێکیان باتێ یعنی امتیازێکی زیاتریان باتێ مثلا لە شوێنێکی تر 7 دلار وەرەگری لێرە 25 دلار وەرەگری طبعا ناقانونیش بەدیە بە 25 دلارەکە ئیشەکەات وەکو بینیمان و دوای ئەکسۆنۆمۆبیل هەموو حسەکانی خۆشی فرشتەوە ئێستا حکومەتی عراقی لە من نایمە ژەرباری ئەوەی کە 25 دلار بم خۆ چارەسەرکە بێنە 400,000 دلار بەری و ئیتر خۆت پارەکەی بێ ئێمە خۆمان پارەکەی بین ئەبێ لە پارەی حسای هەرێمی کوردستان کە بۆ ئیستثمار بۆ جادە و ڕێگا و بانوشتی هاتەوە دیێ و بە حساب یان بۆ معاشخۆنیت ئەبێت لەوە دەری بێنین بیکەینەوە بە کۆمپانیاکان و ئەمە هەمووی لە بودجەیە باس کراوە و هیچ جنیتیانیەوە من ئاماژەم پێیاوە کاتی خۆی بەڵام ئیتر بەداخەوە دڵخۆشکردنی خەڵک لەلایەن هەندێک لە لایەنەکە زۆربەی لایەنەکانەوە بەڕاستی وای کردووە کە دکتۆر کێشەی بینی هەرێم و بەغدا بە ڕقم چارەسەرە بێ نەخێر بە ڕقم چارەسەر یانیسا مۆڤدانش کە چوونە ینی گفتوگۆ لەسەر ڕقەمەکەنەوەڵێ ئەوەندە بنێرە ئاوها ئەەکەم ینی بەمە چارەسەرە بێ یان ئێمە کێشەیەکی سیاسی گەورەمانەیە و پێویستی بە قەرارلێدانی یەکجاریە لە ڕووی سیاسی ڕاستەکە ئێمە بابین ڕسمەکە گەورەتر بکەین مەسەن ئێمە با لە بەرزترەوە سیری بکەین نەکبێنێ ناو ڕقەمەوە ئەگە بینە سەرتور بەرزکەین ئەمریکا و بریتانیا وڵاتانی ڕۆژئاوە چەند ساڵە پێم هەڕەشەمان لێکەن ئەڵێ بێ وا لێ بکەن هێزگان پێشمەرگەی خەنەوە ئەو وا بکەن ئێوای لێ ناکەیت ئەخر ئەو تا گڵۆپی سەوز بۆ عێراق ئینەکە ئەڵێ فشاری بخەرە سەر لە ڕووی ئابووریەوە هیچ لە ڕووی عسکەریەوە نایکات لە ڕووی ئابووریەوە زۆر بەبەستیش دەتوانێت هەموو ئێسقانەکانی هەڵوەرێنێ ئێسقانەکانی هەرێمی کوردستان هەڵوەرێنێ زۆر بە ئاسانی لە ڕووی ئابووریەوە توانێت وا بکە لەبەر ئەوە ئێستا هاتووە چۆن ئەمریکا وای لە دۆلار کردووە لە عێراقا و عێراق ناچارەکە کە ئەوەی کە ئەو ئێڵە جێبەجێ بکات عێراقیش ناچارە بێت بە
هەرێمی کوردستان ناچارکە کە ئەوەی کە عێراق ئەوێ جێبەجێ بکە و فعلا ئێستا هاتۆتە تینی هەرێمی کوردستان یعنی بە خەڵکەکەشیەوە هاتۆتە تینی کە ئەوەی کە عێراق لە جێبەجێ بکە بەڵام ئەوەی کە عێراق لە هێشتا جێبەجێیان کردووە هێشتا عێراق بەوە ڕازی نییە هەڵێ بێت سنوورەکانم بنێ گومرگی ناخۆوا بێت ئەبێ هەموو شتەکە ڕاستەخۆ لە دژە دەست خۆمان بێ یەکشی تر زۆر گرنگ هەیە کە من ئەیبینم لە داهاتووە تر نازانم داهاتێکی دوورەیان نزیکە لە کیا جێبەجێ بێت مستقبل وای لێ حکومەتی عێراقی ڕاستەخۆ پارە ئەنێرێ بۆ سەر حساب بانکێک کە فەرمانبەرانی هەرێمی کوردستان هەیەە واتە بە تەواوەتی هەم نەفقات و هەم ئیرادات لەژێر دەستی حکومەتی ئەم ئیدارەیە ئەسەنێت. دکتۆر ئەمە خواستی فەرمانبەرانیش نییە یعنی دۆخێک دروست بووە ئێستا فەرمانبەر وای لێ هاتووە ئەڵێ خواخوایەتی موچەکەی لە بەغداشەوە بێ کە دەزانێ ینی دوژمنێتی بەڕاستی بەڕاستی ئێستا ڕایگشتی با بڵێن نەک فەرمانبەران هەر ڕایگشتی بەعمەوەی کە فەرمانبەریش نییە حەز ئەکەن یعنی بەداخەوەمە وای لێ هاتووە ئەمە نەتیجەی ئەو کار و چالاکیانەیە کە دەسەڵاتی کوردی لە ساڵ 1990 تا ئێستا کردوێتی ئەمە کێشەکەی ئێستا دەسەڵاتی کوردی بڵێ وەرە کاکە من متمانم هەیە من وە کەس بڕای پێ ناکە واش بە کەس بڕای پێ ناکە تەواو سیقەو لە دەستدا ئێستا نەک فەرمانبەران هەر ڕایگشتی لەناو کووردا مەسەلەن خواخوایانە ڕەبت کرێتەوە بە بەغاوە و بەغا سوڵتەیەکی ئابووری زیاتریە بە لە هەرێمی کوردستان بۆی کە کاروبارەکان بەڕاستی بەڕێوەبەرێت ئەو بە چیمانەگەێنێ دکتۆر بۆ مانەگەێنێ کە بەڕاستی هەرێمی کوردستان وای لێ زعیفە بێت طبعاً هەڵناوەشێتەوە وای لێ زعیفە بێت چونکە کە ئابووری و عسکەری لە دەست نەما بە تایبەتی ئابووری کە ئابووری لە دەست نەبات و هیچ شتێکە پێ ناکرێت مەسەلەن 2 مانگی تر 3 مانگی تر معاش نەدرێت چی ئەەکەی مەسەلەن ئێستا ئەو 90 ملیار 590 ملیار دینارش بە زەختی ئەمریکاییە ژنە ئەویش بێن نایە هەر هیچ نانێرە بۆی بە تەواوەتی هەڵوەشێتەوە ئەوها بێ طبعا يعني ببي ونبيت حكومة العراقي أواك كأيوت بس أواك كأمريكا أيوت كذا لم هذا أبي حكومة العراقي حكومتها وما دام توزخ الهرمي كردستان كي توزخ الهولات كان كي يعني فرمان بريك شربتي بوي تو والله باهر وابلين تو اللي كشتي بارتي كي تو فرمان بركاني بو بله فرمان بركان والب كا بلين ئاڵێت ئەوە خەتای خۆتانە دەسەڵاتەکەی خۆتانە فەرمو ئەو شتانێک من ئێڵێم جێبەجێ بکە من پارەتان هەبێ ئاڵێ بچن خۆت لەگەڵ بینی خۆتانە حلیگەن ئیتر نە بە عسکەری حلیەکە و نە بە هیچ شتێک حلی ناکات یعنی نایە هجووم کات و نازانم چی وەکو ساڵانەوە این فشارێکی ئابووری لە فشارە خاتە سەر هاوڵاتیان بۆی ببێ بە کۆنفلیکت لە نێوان حکومەت و هاوڵاتیان ئەو کاتە وردە بڵێن دکتۆر پێ دوای هێشتا زووە بۆی کە حکومەتی عراقی بیر لەو جێبەجێکردنی و بڕگێ بکاتەوە کە بەسەر بەخۆ مامەڵە لەگەڵ پارێزگاکان بکە ئەوە شتێکە لەو بڕکانی کە لە ناو بودجەیە هەیە و خۆی فشارەکان چەند فشارەکەن ئەوەی شتێکن لەوانی کە احتیمالی زۆر زۆرە ڕووبات و بەسی تر جارە کاتی ماوە دوای ئەوەی کەیتر ئەبێ بە فەوزا لێرەیە بەڕاستی لە ناو بۆ هەیەوەی کە کەمی موچەوە یعنی من ناڵم بە مطلقی موچە نادرێ بەڵام ئیتر شتێکی وا ئەدرێت تەنان لە 2015 16 ڕەنگە خراپتریش بێت ئەگەر حکومەتی عراقی جێبەجێ بکە حکومەتی عراقیش تەمان بەدەست خۆینە بەدەست ئەمریکاش کە فشارەکانی دکتۆر یعنی حکومەتی عراقی قەت وەکو ئێستا دەوڵەمەند نەبووە داهاتی زۆری نەبووە ینی نەود نرخێکی بەرزە ئەوە تقریبان ساڵێکە بێن نرخێکی سەروەشتا زیانی $10 زیاترە لەوەی کە لە بودجە دیاری پارەی نییە ئەمە باشە سەخەم لەسەرەوەیە ینی بۆ دۆخی ئێمەوا بێ کە وەکو جەناب تەڵی لە 2015 و 16 خراپترە بێ ئەگەر جێبەجێکە حکومەتی عراقی جێبەجێ بکە یعنی ئێستا حکومەتی عراقی بە چی ڕازیە ئێستا طبعا کۆبوونەوەکانڕانی لێ ماوێ بە ئەوەی کە هەیە یان جارێ ئەوەی ناوێت بە ڕێی من تەمان من نخۆ لە کۆبوونەوەکانانی بەس ڕسمەکە وا دیارە ئێستا یەک شتی ئەوێت گومرگەکانی ئەوێ و داهاتی ناوخۆی ئەوێت و هەموو تەصفیه حساباتێکی ئەوێت بۆی کە بیکەنە بەردەستی و ئێستا تقریبا یەک شتی تر ماوە کە بیکەن گومرگەکان خۆی بێ بەڕێوەی بەرێت ئەوەی ئەوێت خۆی ڕاستە و خۆ بێ بەڕێوەبەر ئەنی خۆی مۆزەفی خۆی کارمەندی خۆی بێت بەڕێوەی بەرێت سنوورەکان بەڕێوە بەرێت لە ڕووی ئابووریەوە سنوورەکان بەڕێوە بەرێت نەک لە ڕووی عسکەریەوە لە ڕووی ئابووری حکومەتی عراقی ئێستا ئەمەی ئەوێت بەڵام ڕاستە خۆ ڕەنگە نەڵێ ئەوەم ئەوێت ئەڵێ کاکە ئەم شتانی تری جێبەجێکەوە جێبجێ ڕەنگە سێ مانگی پارەوە بنێرە دوای ئەوەشمان بۆ جێبەجێکە چکە ئەوە گومرگەکان ئیتیحادیە نەوت ئیتیحادیە مەسەلەن داهاتی ناوخۆ هەر ئیتیحادیە ڕەنگە بڵێت تۆ پێویستی بە 100,000 پێشمەرگە نییە 200,000 پێشمەرگە نییە 30,000 پێشمەرگەتان بەس ئەوە بەڵێ ئێستا لە بودجێ عراقە بڕێکی زۆر پێشمەرگە ژمارەی زۆر کەم پێشمەرگە
معاشی بۆ دانراوە مەسەلەن لە بودجەکەیە بۆی دانراوە شەرت نییە بێت یانێت ئێستا ئەو بە هیچ شێک بەوانە ڕازی نابێت جا بۆ ڕازی ئەبێت کە چەند مۆزەفە هەیە بۆ ڕازی بێت کە چەند تەقاوتی پێشمەرگەوە هەیە یا حتمما بەوانە ڕازی نابێت بۆیە 900 ملیاری تەواوەتی نانێرێت 500 ملیار نێرێت ئەڵە من 500 ملیارەکە بەشی مۆزەفەکانەکە تەواو بەشی یعنی پێویست ناکەن بەشانی تر بێنە بەڵام ڕاستە خۆ نایڵێت ئەڵێ من ئەمەنەم لایە ئەمەنە ناوم لایە ئەمەنە ڕقم لایە دکتۆر کە ئاوا سیرەکەی سەیری وێنە جوزیەکانەکەی ینی ئەمە عێراقی لە تەواوە بەڵام ئایا هەر ئەوەی کە بە تۆی ئەڵێ عێراق ئەو وڵاتە پڕ لە نیزام و سیستەمەیە کە ئاوا لەگەڵ هەرێمی کوردستان بکە یانی ئێمە خۆمان هەموو سەقەتی و خراپەکان هەرێمی کوردستان نەزانین بەڵام هێشتا حاڵێ بە حەود ئەو شۆرەوە تۆ بەراورد ببەخە بالضبط ئەو قسەیە جوانە و نەفقاتی تەشغیلی ئەوانی زۆر خراپترە لە ئێمە بەڵێ بەڵام من ئێستا ینی بێ ماڵێ ژماری پێشمەرگە ئەوەندەی بەڵام ئایا حەشی شعبی کە دروست کراوە نیوەی بودجێ عێراقی بۆ تەرخان کراوە بالضبط نەخێر ئەو زۆر خراپترە لە ئێمە من نەزانم بەڵام ئەمە خۆ مەسەلەکە ئەوە نیە طبعاً پەیوەندی بە عێراقی شنو فشار پەیوەندی بە ئەمریکا بەڵام ئەمە ڕێی منە بەڵام هێشتا بێڵێم وەزارەتی ناوخۆ وەزارەتی دیفاع 27 ملیار دلاری وەدانراوە لە بودجە 27 ملیار دلار نەک تریلیۆن دینار 27 ملیار دلار زۆرەکە نزگەی چەندەکەات 37 تریلیۆن دینار تریلیۆن دینار نزگەی ئەوە ناکە قەبارێکی زۆر گەورەیە خۆ نەزانم لە بەغاوایە بەڵام ئەمەش کە بەغایی کات بەدەست خۆی نییە ئەمریکا طبعاً چەند جارێک وابزانم ئەو پلاسخار چەند جارێک هەڕەشەی کردو ینی بەڕاستی خەو ئەوانە ئەڵێن کە نیگەران یعنی هەڕەشە بەڵام چەند جارێک ئیداری هەرێمی کوردستان یا حکوومەتی هەرێمی کوردستان ئاگادار کردوێتەوە لەو پۆینتانەی کە ئەبێت جێبەجێ بکەن ئەمریکا پێی تۆ جێبەجێ بکەن خۆ ئەمریکا نایڕە ئەمریکا لە 20 میلیۆن دلارەکە و لێبڕم اینجا 20 میلیۆن دلار چێ 20 میلیۆن دلار ببڕە ژمارەی کەمە بەڵام ئەو پارەیە و لێ ئەبرەکە لە بەغاوە بۆ وێت کە نزگەی 900 تریلیۆن دینارە کە نزگەی 700 ملیار 700 میلیۆن دینار 700 میلیۆن دلارەکەات 600 میلیۆن دلار ئەوە لێبڕێ ئەوە تا سەلی بڕیوی نازانین چی بکەیت بەڵام خۆ ئەمریکا ناڵێ من بڕیومە ئێستا ئەگەر ئەمریکا بێوێت عێراق بۆی ئەنێرێ بەڵام ئەمریکا نیازی نییە بینێت فشار بخاتە سەری دیارە بۆ مەبەستی ترە حتمما لەوانەیەکی حەسەن کات نەما دکتۆر حەل هەیە هیچ حلێک نییە ئیلا ئەوەی کە ئەمریکا و عێراق ئەیڵێن ئەبێ ئەوەی کە ئەوان ئەیڵێن ئەبێ جێبەجێ بکەیت هیچ حلێکی تر نییە واتە لە ناو خۆمانە لە ناو خۆ ئەزانین چی مادام ئابوورەکە و دایڤەرسیفای نییە واتە تەنویعی صادرات نییە و توار پشتە بە نەبوت بەس ئەوە نەتیجەکەیتی و چەند ساڵە زۆر بە خراپی هێناوتە لە ساڵی 90 تا ئێستا یعنی ئەم هەموو گەندەڵی و ئەم هەموو مەسائلانی کە هەیە تۆ وا هێناوتە ئێستا تازە ئەم دوو ڕۆژە چارەسەر نابێت بەداخەوە بەڕاستی دکتۆر سواس دەکەم سواز مامەدەبوونت سواز بۆ ڕوونکردنەوەکانت بەی وایەوەی خەڵک ینی تیا زەرمەند نەبێ زەرمەندیش بووە بەڕاستی زەرمەند بووە تازە لە هەر خەڵکی زەرمەند دەبێت سواس دەکەم سواز بۆ ئامادەبوونت